دووس خورماتویەکێکە لەو ناوچانەی کە لە دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستانەوە سەر بە ئیدارەی ئیسلاحەددینە پارتی دیموکراتی کوردستان لە دووس خورماتوو کاندیدێکی هەیە و ئومێدی زۆر هەڵچنیوە لەسەرەوەی کە کاندیدەکەی بەدەنگی خۆی دەرچێت. لەو ناوچانە جیاکاری زۆر لە ڕووی خزمەتگوزاریەوە کراوە بە تایبەت لە ناوچە و گەڕەکە کوردیەکان هاوشێوەی کەرکووک. پارتی دەیەوێت لە ڕێگای سەرکەوتنی کاندیدەکەی بۆ ئەنجومەنی پارێزگای ئیسلاحەددین بەلانی کەمەوە ئەو گەڕەکانی کە لە دوای 16 ئۆکتۆبەر و خزمەتگوزاری بۆ نەهاتووە خزمەتگوزاری بۆ بێنێت. من لەگەڵ میوانەکەم گفتوگۆکەم کە مامۆستا تارا جەلالە کاندیدی پارتی دیموکراتی کوردستانە لە دووس خورماتوو. سپاست دەکەین بۆ دەرفەتە مامۆستا. سەلامەت بیت. من زۆر سپاسی کەناڵەکەتانەکەم بۆ ئەم چاوپێکەوتنەکەەوە ڕێکتان خست بۆ ئەم کاتە لەگەڵ نابن. من مامۆستا تارا جەلال حەمیدم، کاندیدی پارتی دیموکراتی کوردستانم، ژمارە 12 تەحالفمان کردووە لەگەڵ حەسم الوەتەن العێراقی ژمارە 219 لە قەزای دووس خورماتوو سەر بە محافەزەی سەلاحەدین. بەڵێ ئەو تەحالفەوە ئەگەڕێتەوە بۆ سەرکردایەتیمان کە ئەو پی باش بوو ئەم جارەیان تەحالف لەگەڵ قائیمەیەکی ترا بکەین بۆ ئەوەی کە سەرکەوتن ئەنجامی باشتر هەبێ لەم هەڵبژاردنە. باشە، ئومێدی دەرچوونتان بەهێزە؟ بەڵێ ئینشاءڵڵا ئومێدی دەرچوونمان بەهێزە بە پشتیوانی خوا و هاوڵاتیانی خۆم لە قەزاکە بە تایبەتی کورد. دۆخی خورماتوو ئێستا چۆنە؟ الحەمدلله دۆخی خورماتوو باشە بە پێی چاوی ئەو کاتێکەوە 16 ئۆکتۆبەر. ئێستا با بڵین باشە، بەڵام ئەو باشە نییە، چونکە ئەمن و ئاسایش وەکو پێش 16 ئۆکتۆبەر نەگەڕاتەوە بۆ شارەکە کە خەڵکی زۆر لە شارەکە ئاوارەیە تاکوم ئێستا وایش بۆ ئەوە ئەگەڕێتەوە ئەمن و ئاسایش بە تەواوەتی. خەڵک دڵنیا نەبووە دڵی متمانە کات و بێتەوە بۆ شارەکە وەکو جاران گوزران خۆی و ژیانی خۆی ببات بەسەر. باشە مامۆستا تارا، ئەو باسی ئاوارەبوونی خەڵکت کرد. طبعاً دووس خورماتوویەکێکە لەو ناوچانەی کە قوربانیەکی زۆریان داوە و لە 16 ئۆکتۆبەریش ماڵیان سوتا، یعنی ئەتوانم بڵێم لەو ناوچانەیە کە زۆرترین ماڵوێرانی و قوربانی لێکەوتەوە. ئێستا خەڵک دوای ئەو قوربانی و ماڵوێرانیە ئەتوان قەنەعەتی پێ بکەن کە بچنە سەر سندوقەکانی دەنگدان و بەشداری لە هەڵبژاردن بکەن؟ بەڵێ، خۆتان باش شارەزان کە شاری قەزای دووس خورماتوو لە 16 ئۆکتۆبەر زیاترین شار بوو کەوەها زەرمەند بوو لە هەموو بوارەکانەوە کە ماڵی سوتێنرا، دوکان و شوێنی ڕزقیان سوتێنرا. ئەمن و ئاسایش نەما، هەڵسیا خەڵکەکە چوو بۆ شارەکانی تر کە وەکو کەلارە، هەولێرە، سلێمانیە. ئەوە وای کردە ئەو خەڵکانە گەڕانەتەوە؟ نەخێر، زۆربەیان نەگەڕانەتەوە، بەڵام ئینشاءڵڵا لە ڕێگەی ئەم دەنگدانمانەوە ئەم هەڵبژاردنە وامان کردە کە خەڵکەکە خۆی تێگەیشتووە لە دۆخی شارەکە و کێ دڵسۆزی شارەکەیە. بۆ یەکە خەڵکەکە ئینشاءڵڵا خەڵکی شاری دووس خورماتوو قەنەعەتیان بەوە هێناوە کە پارتی تاکە دەسەڵاتە کە وەها شەرەفی کورد لەو شارە دەپارێزێت. باشە مامۆستا، ئەو جیاکاری لە نێوان گەڕەکەکانێ بە تایبەت لە ڕووی خزمەتگوزاری من چوومەتە خورماتووە بینم گەڕەکە کوردیەکان کەمێک پشتگوێخرا و بێخزمەتە. ئەمە چۆن ئەم واقعە گۆڕنیەوە؟ بەڵێ، زۆر جیاوازی زۆر هەیە. بۆ نمونە گەڕەک وا هەیە تا ئێستاکە هەر هیچ خزمەتگوزاری بۆ نەڕۆیە، خاستەن گەڕەکە کوردیەکان. ئەوەی شەوا ئەکات کەوا خەڵکەکە نەتوانێت بە پێویست لەو گەڕەکانە بژێت لە ڕووی ئاو، لە ڕووی شارە، لە ڕووی خەدەماتی پاکۆکردن. بۆ یەکە ئێمە لە ڕێگەی ئەم هەڵبژاردنەوە بتوانم خزمەت بەباشی بگەێنمە گەڕەکەکان، خاستەن گەڕەکە کوردیەکان. هەرچەندە ئێمە وا پەروەردەکرایین لە پارتی دیموکراتی کوردستان کە هیچ فەرق و جیاوازی لە بینەتەوەکانە نەکەین و ئینشاءڵڵا هەروایش ئەمینی. ئێوە سەردانی خەڵکتان کردووە لە دووس خورماتوو، کاتژنە لای خەڵک چی ئەڵێت؟ دەنگتان پێدەن؟ بەڵێ، من لەو ڕۆژەیەکەوە پرۆسەی هەڵبژاردن دەستی پێی کردووە. من سەردانی ماڵان دەکەم، خزم و کەسانی خۆم و هاوڕیانی خۆم بۆ ئەم هەڵبژاردن. هەرچەندە من پێشتریش خۆمان خەڵکی شارەکەین، ڕەسەنی شارەکەین، خەڵک بە باشی ئەمان ناسێ، بەڵام ئەم جارەیان کە من هاتشۆ سەردانیان ئەەکەم بە بۆنەی هەڵبژاردنەوە
خۆشببختانە زۆر بە جۆش و پرۆشێک خۆشەوە پێشوازیم لێ دەکەن و پشتگیریمیش ئەەکەن من بەڵێنی بەوە ئەدەم کە خۆشگوزەرانی و خزمەتگوزاری و ئەمن و ئاسایش بگەڕێنینەوە بۆ شارەکەمان تاوەکو پێش 16 ئۆکتۆبەر بژێنەوە یەکەوە. باشە من پرسیارێک لە بەڕێزت ینی دووسخورماتوە زانین ینی ڕێژەی دەنگی کورد بەداخەوە لەو ناوچانە کەمی کردووە لە دوای ساڵی 2023 بەردەوام خەڵک لێوە تۆش ئاماژەت پێ کرد کۆچ کردووە و بۆ تاوار و بۆ کورد لەو ناوچانە بە دوو کاندید بەشداری نەکرد پیاوێک و ئافرەتێ لە ناو یەک لیست و یەک هاوپەیمانێتی بۆی بتوانانی مسۆگەر و گرانتی بێ دەرچوونیان. بەڵێ پرسیارەکە جوانە بەڵام ئەوە وەڵامەکەی دەگەڕێتەوە بۆ سەرکردایەتی کورد بۆ ئەو هۆکارەکەی سەرکردایەتی خۆمان ئەم بڕیارەیدا و بە باشی زانی ئەم جارە بە تاکە کاندید دابەزین بۆ ئەم هەڵبژاردنەوە ئینشاءالله. کورد تەنها من مامۆستاتارە لە پارتی دیموکراتی کوردستانم. سەلامەت دەستی ئێوەش خۆش بێ مەمنونتانم. زۆر سپاس بێوەش کە بینەری ئەم گفتوگوۆیەمان بوون.